ساڵانێکی زۆر لەمە پێش خۆمان نانی خۆمان بەرهەم هێناوە بە جوتیاری ناسراوی. ڕێژنەکان سڵاو لێ بێ لە شار باژێڕۆ و لە گەڵاڵەوە چۆنە هاتووی بۆم هەفتە بازاڕی هەڵەبجامڕۆ. سڵاو لە ئێوەش. وەڵا ڕاستیەکەی کە پێیان وتم زۆرم پێخۆش بوو لەبەرەوەی چەند ساڵ لەمە پێش دەبوو ئەمە بکرایە کە ئەم هەموو جوتیارە کۆکراونەوە ئێستا لەو سەرەوە کە هاتووم هەندێک شتر پێویستیشم لە بلای خۆشمانەیە بەس کتم بە هەندێک شت بکڕم بۆ ئەوی پشگیری ئەم جوتیارانەکەی. ئێمە وەکو گەلی کورد ساڵانێکی زۆر لەمە پێش خۆمان نانی خۆمان بەرهەم هێناوە بە جوتیاری ناسراوین، بەڵام ئێستا کە کشتتوکەڵەوەندا هاتوۆتەوە دواو لە لای ئێمە ئەرکی خۆمانە هەمومان بە گەنج و پیر و بە ئەوانەی کە تازە دێنە پێشەوە بەردەوام بن لەم ئیشانە بەردەوام بن لە جوتیاری و ئەم هەفتە بازاڕش کە کراوەتەوە پێم وە بە هەر بەڕێوەبەرایەتی پێهێستاوە حکوومەت ئیشی ئەوە کە پشگیری ئەم جوتیارانە بکە. دەبەر ئەوەی بەڕاستی هەرکە بەرهەمەکان دەبینین دەزانین کە شایانی ئەوەن کە زیاتر بە خەڵک بناسێنرێن و خەڵکی خۆشمان ماشەڵڵا پێشوازی لێ کردووە ئەوەی کە خەڵکیش بە ئاسانی دەستی بکەوە جوتیارەکان بناسێ ئەوە هەنگاوێکی زۆر گەورە و زۆری پێدڵخۆش بوون بۆیە هاتوو. یەکێکی لە داکۆکیکارانی بەرهەمی ناوخۆ کەم هەموو بەرهەمە ناوخۆ جوانە ئەبینی چه هەستێکت هەیە لێرە ئەمڕۆ؟ لە ڕاستیدا من هەر خۆم هەم ئیشەکەم وەکو کار و کەسابەت کە دەیکەم هەمیش ناوبانگەکەم بۆ ئەوەیە کە دەیەکان زیاتر بناسێنم بە خەڵک ئەو ژیانە سروشتەی کە هەیە بیناسێن و پیشانی خەڵکی دەم لەبەر ئەوەی ئێمە گوندەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو چۆڵی دەڕۆژە دایمە پێم خۆشەوەکو چالاکێک بۆ ئاودانکردنەوەی گوندەکان بناسرێم و ئەو کارانەشی کە دەیکەم هەر بۆ ئەوەیە کە پشگیری ئەو بەرهەمانەکەم کە هەیە بۆ ئەوەی زیاتر کێڵگەکانمان گوندەکانمان و بابەتی کوشتتوکەڵ زیاتر گەشە بکە زۆر دڵم پێ خۆشە بۆ ئەوی بتوانین پشت بە خۆمان ببەستین بۆی سەرمان بەرز بێ هەمیشە. چی و بینی ئەمڕۆ لە گەڵاڵە و لە شار باژێر کەمتر هەیە لە چاو ئێرەیان؟ وەڵاهی ئەم ساڵ بەتایبەت ئەم ساڵ کە شتێکم خوێندەوە دڵ لە 75 ساڵی ڕابردوودا ئەو وشکە ساڵی کە ئەم ساڵ هەبوو نەبووە نەبینراوە بەداخەوە کە وشکە ساڵی هەبوو لەگەڵ ئەوەی کە ئاو نەبوو بە هەمان شێوە گڕەش هەبوو زۆربەی دارگوێزەکانمان ئێمە زۆربەی بەرووبوومەکانمان لە شار باژێر لەبەرەوەی ئاویشمان کەمە سپاس بەخوا ئێرە سیروان و ئاوی زۆرە لێرە زۆربەی بەرووبوومەکان باشترە زۆرم پێخۆش بوو لە جوتیارەکانم پرسی گوتم بەرووبووم لای ئێوە چۆن بوو ئەم ساڵ لەگەڵ گڕە و گەرما چۆن بوون سپاس بخوا کە باش بوون و بەرووبوومیش هەیە. حەز لە چێتی و کڕیەوە چیە بیتەوە لەگەڵ خۆتان؟ هیچ گوێزم کڕیوە دایمێم کڕیوە و لۆبیام کڕیوە ساڵم بۆ خۆم دەچم لۆبیام بە گوێنی دێنایەوە ئەم ساڵ نیمانن. بەراوتان نەکردم ساڵ چکە لە ڤیدۆکان تا هەموو جار باسی بەراوەکە کە یەڵێ لۆبیای لێ و تەماتی لێ و ئەم ساڵ نەڵای کردومانە بەڵام زۆر کەمە وەکوتم ئەم ساڵ وشکە ساڵی بوو ئاو کەم بووە هەنجیرمان هەر نەبوون زۆربەی بەرهەمەکان کەم بوو لە لای ئێمە بۆیە هەرچین بەردەستکەوت کڕیم. پەیامت چییە بۆ خەڵکی بۆ پشتگیریکردنی بەرهەمی ناوخۆ؟ خۆی ئێستا هاتوون بۆ ئەوە شەر لە پیجەکانی خۆشمەوە بڵاوی کەمەوە کە بێن بۆم هەفتە بازاڕە لەبەرەوەی ئەمە شتێکە وەکو فیستیڤالەکانی کەژنە ڕاستە هەموو فیستیڤالەکان گرنگن بەڵام جوتیاران داهاتێکی کەمیان دەست دەکەوێت بەتایبەت ئەوانەی کە بەرهەمە کشتتوکاڵەکانیان هەیە و هیچ پرۆسەیەکی بەسەردا نەهاتووە بۆ منە هەنارە نەبوو بەڕوو بە هەنار تاوەکو بتوانن پارەیەکی باشتر کا بۆیان سوودێکی زیاتری لێ ببینن ئەم بەرووبوومانە کە لێرە دانراون خەڵک پێویستە ئەگەر لە ماڵی خۆشیدا پێویستی نەبن هەر بێ پشگیریان کە جگەلەوەی کە زۆر گرنگە تۆ بەرهەمی خۆماڵی و ئەمانە پاکن ئەمانە دەرمانیان پێ نەکراوە بە شێوازێک سروشتی بەرهەم هاتوون بازاڕەکەم پڕن لە میوەی ئێرانی و تورکی و لە وڵاتانەوە دێن هەر هەمووی تۆ نازانی چ شتێکیان پێکراوە تا گەشتونە لای ئێمە چۆن هەڵگیراون ئەو هەموو دەرمانەی کە پێیانەوەیە بۆیە زۆر گرنگیشە بۆ خەڵکی کە لێرە شتەکان بەدەستی خۆیان دەکڕن دەزانن جوتیارەکە کوێیە دەزانن چۆن بەرهەم هاتووە و هیوادارم هەموو کەس پشگیری ئەم پرۆژانەکە و هەموو لایەک تەندروست بن.